سێ ڕۆژ بەر لە ئێستا کەسێکی چی نەخواردو باشە ئێستا ئەمڕۆ چوارەمین ڕۆژێتی تەوقعی چی دەکەێت تا 5 ڕۆژتر ئێستا من ئەو کوڕێکە ئیشم بۆ کە ناوی محەممەدە 20 کیلۆ دابەزیوە 20 کیلۆ ئێتە تۆ ئەوە لەسەر و قیاسکە هەموو ئەو مناڵانە تووشی بەدخۆراکی بوون چووکە مناڵ تۆ بەس یەک مادە بخۆی ئەی مادەکانی تر ینی وردە وردە ئێستا حالیان تا ئەمڕۆ 200 کەس زیاتر مردووە بەس بە مەجاع بە برسێتی و معڕەزە خلالی ئەم دە ڕۆژە بگاتە 1000 ئەمە جاران ئەماوت کەس هەیە لە برسا بمرێ وڵا ئێستا هەیە ئەمر لای ئەمریکا لای ئیسرائیلیش نییە ئەم ئیسرائیل مناڵێکی بچووکی هاری ئەمریکایە ئەتوانێت گوێی بگرێت ئەمریکا نایەوێت ترامپ دوێنێ بە ئاشکرا وتی بە وازەحی وتی نامانەوێت غەزە بمێنێ غەزە ببیکێ بە شوێنێکی سیاحی تیجاری و بۆ ئەمریکاش بێ تاوان کە بۆ ئەمریکابیانی ئایدی ئیسرائیل بێ غەزە نامێنێت بەڵێ بە قەراری ئەوە نەبمێنێ وازەحە بەڵام بۆ ئێستا بۆیان ناکرێت لەبەر ئەم دوشتیان خەڵکە بێ زۆر بکوژرێ عیبدارە بن یان ئەوە تا ئەو ئەسیرانی کە لەبەردەستیان ماوە 25 کەسێکە بن لەگەڵ هەندێک جەنازەی ئیسرائیلی لە ترسی ئەوەیە چونکە ڕێی عام لە ناو ئیسرائیل دروستە بێ گەورەترین ترسی ئەمریکا زانیدە چێ با پێت بڵێم ئەوەیە شەڕی ناوخۆ لە ناو ئیسرائیل دروستە بێ